2000 مادەی کیمیاوی ئەلێرنەیە بەشدارەکات. هەتا بۆ تەکا بە تەزویەک، هەتا بۆ تەکا بە کارەبایەک ئەینێرێ بۆ مێشک، لێ مێشکی شاد 10,000 خانە تەحلیل لێ بۆکەم. یەکسەر مێشکت زاکیری تایە. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشویستان، ئێمە هەستەوەرەکان وارا هاتووین لەگەڵیا ئەوەی کە بەرچاو و بەرژێ و بەرپێست و بەرزمانمانەکە وێستی پێ بکەین. هەستەوەرێکی تر هەیە زۆر سەیرە، ئەمە لە دوورەوە هەستمان پێەکە کە ئەچیتە ژوورێکەوە هەستەکەی لەم ژوورەیە چییە گوزەرێ، شتێک کۆنە، شتێشی هێناوەتەوە، شتێک گۆڕاوە، شتێک مدار بۆتەوە. ئەم هەستەوەرە خۆی گەورە کە بووی دروست کردوین ڕێک ئەو حاسەی ئاگرکەوتنەوەی تایە کە لە هەر شوێنێکەوە دووکەڵ بێ یەکسەر پێتەڵێ لە شوێنێکەوە دووکەڵ شتێ سوتاوە ها حسابی خۆ بکە. ئەم هەستەوەرە ئەو هەستەوەرەیە کە ئێمە پێی ئەڵێین بۆن. الله خۆشەویستەکانم، ئەم بۆنە تام و چێژێکی بە ژیان بەخشیوە. تەنها ئەوانە ئەزانن کە تووشی کۆرۆنا بوون و خۆی گەورە لی سەرنەوە و دوایی پیدانەوە ئەنجا الله ئێستا بۆ نەکەم. چەند دکتۆر ماکە و دکتۆرجان هەستی بۆنم لە دەستداوە. ئەم بۆنە سەرەکەوێتەوە چێتەوە چۆ ئەچێتەوە ناو لووت. لەسەرەوەی لووتە خۆی گەورە چی بۆ دروست کردووی؟ 20 ملیۆن چی؟ هەستەوەری بۆن. سبحان الله. ئەم مامۆستا 20 ملیۆن هەستەوەری بۆن لە لوتا جێ بێتەوە؟ بەڵێ. لەکوێ جێ کردوتەوە؟ لە 6/100 ملیمێکە لە پەردەیەکی تەنکە. پەردەکەش سێ چینە. چینێکی دەرەوەی کە دەسی لێدەی، چینێکە دەسەگرێ، لە چینی ناوەوە مادەکە ئەتوێنێتەوە، بۆنەکە ئەتوێنێتەوە، لە چینی ناوەتر هەستەکەی تایە. حاسەیەکی تایە کە ئەم تریلیۆن خانانە لەناو بۆنە ئەچن ناو لووتەوە. الله ئەو بۆ نەخۆشەی شوێیە، ئەم بۆنی گوڵ و کوڵزارە، ئەم بۆنی خواردنە پێش ئەوەی کە چێژیکەیت بۆنەکە یەکەیت ئیشتیها دەکاتەوە. کاچیتە شوێنێک، کاچیتە مەطعەمێک، یەکسەر هەر بە بۆنەکەیە ئەڵێ وەڵای مەطعەمە مەطعەمێکی خاوێن دیارە، بۆنی خۆشە، بۆنی خوارد. ئەزانی برنجەکەشیان چوزانی برنجەکەیان فلان نەوە هەیە کورە ماشەڵڵا هەیە زۆر وریایە لەم شتانەیە، بەس بۆ بۆن خوان ناگرێ. دوایی کەدا ئەنیشید ماوەیەک اینجا بۆنە کۆنەکان وردە وردە لە مێشکتا کاڵە بنەوە. ئەجا بۆنی ئەجا و گۆشتیشیان هێنا، ئەجا و مقابلاتیشیان هێنا. هەموو بۆنەکان ئەوەی کە پێشتر لەگەڵی ڕاهاتوویت خۆت هەست بە عەترەکەی خۆ ناکەی، بەرامبەرەکە وەستە بێکە، چکە تۆ بەردەوام ئەم بۆنە لە خۆتەی. بۆچی ئەم بۆنە وای لێیە؟ بۆ ئەوەی کە ئەمە هەموو مێشکە داگیر نەکاتوەڵێ ئەڵێ مێشکمی لێ پڕ بووە لەم بۆنە، بۆی کە مەجالە هەبێ بۆنی دووەمیشکەیت، بۆنی سێیەمیشکەیت، بۆنی دووکەڵیشکەی، بۆنی سوتاویشکەی، بۆنی شۆرتیشکەی. سبحان الله، لە ناو ماڵە ئافرەت بەمە بۆنە دۆزێتەوە، بەمە هەستەکات چێشتەکەی سوتاوە فریای ئەوە بکەوێ فلان وایە لە ماڵە خەریکە عەزیێتێ بێ فلان شت تێک چووە، ئەڵێ مناڵەکە خۆی پیس کردووە، چوزانی ئەو مەدایبی پێوە کردووە. ئەها سبحان الله، ئەگەر وانە بواە ماڵەکە پڕ ئەبوو لە پیسی، لەبەرەوە خۆی گەورە حاسەیەکی بۆ دروست کردویت، هەر هەمووی تێستی هەموو دەوروبەری خۆتە بۆ ئەکا. ئەزانی ساکەن لە چ وردەکاریەکە ئاژیت، لەکوێیە؟ لە ناو 3 ملیم دووجایە. ئەم هەموو شتەی بۆ جێکردیتەوە. ئەم هەموو هەستەوەرانە بەس بۆن بۆ تۆ وەرەگرن، بۆ ئەوەی کە بزانیت لە دەوروبەرت چیە گوزەرێ، بۆ ئەوەی کە چێژ و تام بکەی لە ژیان،
بۆ ئەوەی کە بۆنی خۆش پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ أحبب إلي من دنياكم الطيب والنساء بۆن لای من خۆش کراوە لە دنیا ئێوەیە لەگەڵ ئافرەت خۆشەویست کراوە. الله یعنی بۆن ڕەت ناکرێتەوە فەرمێ کەسی ڕێحانێکیان پێشکەش کردیان بۆنێکیان پێشکەش کرد باوەری گرێ بۆ چکە بۆن چێژەیە بە حاڵەتی نفسی ئینسان. سێری ئەو کەسانەی کە زەوقیان جوانە تەنها جلوبەرگیان بۆ خۆیان نییە بۆنیشیان هەیە بۆ خەڵکە بەخشە بێتەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ نمونەی هاوڕێی چاک و هاوڕێی خراپ وەکو چی وایە وەکو بایعی میسک و نافحی کیر. فەرمێ ئەگەر ڕەفیقی باشت هەبوو وەکو عەتر فرۆژ وایە یان شتێک دەداتێ لە خۆتی بی یان بۆنێکی خۆشی لاکەی. ئەوەی کە ڕەفیقی خراپیشە خوای گەورە پەناوی ئێمە و ئێوەش باو مناڵەکانمان بات وەکو چی وایە وەکو کوورە چی وایە خوای گەورە پەنامان با. ئەگەر جلەکانە نەسووتێنێ بۆنێکی ناخۆشەکە بەسەر و لوتە بۆیە خوای گەورە ئەمی کە دروست کردووە ئەم بۆنە لە ناو لوتاکەیەت بۆ چکە ئەمە دەرچەی هەناسەیە بۆ ئەوەی کە شتێکی پیس نەچێتە هەناسەتەوە. ئینسانەکان بەچیە هەستیان کرد کە کیمیایی لیداون ببۆنە هەستیان کرد یەکەم جار پێشەوەی کە بکات هەناسەکانیان لە دەست ئەم بۆنە ڕایان کرد خوای گەورە بە شەهید قوبوڵیان بکە. ئەم بۆنە پیسە کە ئەچێتە ناو لوتی ئینسانەوە ئینسانەکە زوو گێچەکەی بەرزە بێتەوە حاسەکەی بەرزە بێتەوە. چۆن بۆ بۆنی خۆش کراوە ئاواش بۆ بۆنی ناخۆش کراوە لەبەرەوە ئەم بۆنە سەرەکەوێ بۆ شێ بۆ مێشک سبحان الله لە ناو ئێسکا سەرەکەوێ پێوتێ ئۆڵفاکتەری ئەم دەماری بۆن کە لە مێشکەوە دێ هەر لە ناو مێشکیشا جێگیرە بێ بە ناو پەردەیەکی تەنکە کە مێشک و لود لێک جیاکاتەوە ئالەوێنەیە تێپەڕێچێ بۆ سەرەوە بە ناو ئێسکا ئەم دەمارانە تێپەڕە بێ. واتە ئەم هەستەوەرانە بۆن وەرەگرن بۆنەکە تەحلیلەکەن 2000 مادەی کیمیاوی ئەلێرنەیە بەشدارەکات هەتا بۆ تەکا بە تەزویەک هەتا بۆ تەکا بە کارەبایەک ئەینێرێ بۆ مێشک لێ مێشکی شا 10,000 خانە تەحلیلێ بۆکەن ئەڵێ بۆنی یاسەمینە ئەو بۆنی بخورتە ئەو بۆنی خواردنە ئەو بۆنی ناخۆشە ئەو دوو بۆنە تێکەڵ کراون یەکسەر مێشکت زاکیری تایە ئاڵێ ئەو بۆنەم کردووە. بۆیە مناڵ کە لە دایکە بێ یەکەم جار چاوی نوقانەوە بە بۆ نادایکە ناسێتەوە. الله ئەها یاقوب بەفەرمێ چی یاقوب کاتێکە یوسفی لێون بووە ئەو نەبێ تاقەت بۆ چاوەکانی لەدەستداوە وەبیەضەت عەیناه من الحزن لە کاتێکا براکانی یوسفە دۆزنەوە لە میسر یوسف کراسەکەی خۆی داکەنێ ئەفەرمێ اذهبوا بقميصي هذا فألقوه على وجه أبي يأتي بصيرا وأتوني بأهلكم أجمعين فلما أن جاء البشير ألقاه على وجهه فارتد بصيرا. الله فلما فصلت العير أهلا أنا كأرو أنا كجابوا لمصر کراسەکەی یوسفیان پێ بوو هێشتا نزیک نەبوونەتەوە بەرەو کەنعان بێن. قال إني لا أجد ريح يوسف لولا أن تفندون بۆنی یوسفەکەم چەند ساڵ ئەم بۆنە لە مێشکیانە بڕاوە زاکیرە خەزنی کردووە هێشتا بۆنەکە چەنەها 1000 کیلۆمەتر دوورە یاقوب بۆنەکە بۆنەکەی بە سەر و چاویە بەڵام کە کراسەکە خەنە سەر چاوی چاکە بێتەوە. سبحان الله ارتد بصيرا یعنی خوای گەورە چاوەکانی پێدایەوە. جارێکی تر بەچی ببۆن باشە پەیوەندی هەیە لە بینی بۆن و لە بینی چاوە بڵێ بۆیە کچگەرە خۆریت چاوەکانە سوورە بێزانی بۆیە کە بۆنی ناخۆش بەردەوام بەسەر و لوت و دوو کەڵتایەت چاوەکانە تێکە چێ گوناح نییە ومن الشم ما قتل ئەم بۆ نەخۆشە ئەم نیعمەتە خوای گەورە دروستی کردووی خۆ بۆ دوو کەڵ بۆی دروست کردووی دوو کەڵ بخۆیت تخوا شەرم نییە تخوا غیری ئەهلی جەهەنم دوو کەڵەکە بەسەر و چاوی خۆی و خەڵکە. فرسەتە باوکی من فرسەتە دەرکی کەن کوڕم ئەم نێرگەلەیە چییە
والله هەمی موادی کیمیاوی ئەگەر و ئێمە بتان زانایە بە قورئان توخنی ئەکەوتن نزیک ئەڵێ ماوەسای ئێمەش توخنی ناکەوین ها بە بۆری ساکەنە بە قەسەبەی خۆین. کوڕی من ئەم بۆنە نیعمەتێکی گەورەیە خوای گەورە با لێو نەسەنێتەوە بۆی داناویت بۆ ئەوەی کە وەکو دکتۆرێ بی بۆ لاشەی خۆت. دکتۆر ئەڵێ وەڵاهی ئەو نەخۆشە بۆنی شەکرەی لێیە، شەکرەکەی تێک چووە، ئەو نەخۆشە برینەکەی بۆنی لێیە، یەکسەر هەستی پێکات، ئەو نەخۆشە بۆنی دەمیەت، شتێکی تایە. ئەمە هەمووی لای دکتۆر ناوی تایبەتی خۆی هەیە، تەشخیصی تایبەتی خۆشی هەیە. بۆیە ئەم هەستی بۆنە نیعمەتێکی گەورەیە کە خوای گەورە بە ئینسانی بەخشیوە، بەقەدەر ئەو نەشی پێبەخشیوە کە ژیانی لێ تێک نییە، بەقەدەر ئەونی پێداوە کە چێژ لە ژیان وەرگرێ، چێژ لە بۆنەکان وەرگرێ، چێژ لە تامەکان وەرگرێ. جا دیقەت بەمزان خوای گەورە ئەم حاسەیی لە کوێیە دروست کردووە؟ ئالێرەوە لە گوێیە ئۆستاکیان تویبی دروست کردووە کە هەرچی ڕژێنەکانی گوێیە یەتەوە ناولوت. ئەلێرەوە لاکری مەڵدەکتی دروست کردووە کە بۆری فرمێسکی پێڵێن هەچی فرمێسکی چاوێتەوە ناولوت. ئەلێرەوە لەگەڵ دەما بینێکی دروست کردووە کە ڕەبتیان پێکەوە هەبێ کە شتێکە خۆی بۆنەکەی بێ بەسەر لوتیشتا بۆی کە لوتیش هاوکاری چێژ و زمانت کە لە هەڵسەنگاندنی ئەوانەی کە ئەی خۆیت. سبحان الله بۆیە لوت ئەبێ بە ئەو کانیاوەی کە هەموو شتێکی بۆیەت، ناڵین زێراب ئەڵێن ئەبێ بەو کانیاوە، واتە هەموو بۆریەکانەشەوە سەر لوت بۆ ئەوەی کە لە ئەخیرا لوت دەریکە. ئەژان لە گوێتەوە شتە هاتە دەرەوە، لە چاوتەوە شتە هاتە دەرەوە، بەس لوت وەکو سندوقێکە کە بەسەر شوێنی زبڵدان و پیسیەوە کرێ جوان ئاوادایە پۆشێ بۆ ئەوەی کە هەموو پیسەکان شاراوە بێ. چەند جوانە! ئەمە سەرە نوێلکی لاشەیە. لە کوێ شا دروست کراوە؟ کابراڵێ وەڵا لوت تێشکێن لە شوێنە کاکەیتر عەزەمەتی ئینسانی پێوە دیارە. وەڵای زۆر لوت بەرزە، ئینسان خۆی بە شتێکە زانێ ها لوتی ئاوایە بەرزێک کاتەوە لە ئاستی خەڵکە. لەو شوێنەیە خوای گەورە ئەو لوتی بۆ داپۆشیویت بۆ ئیکە عیب و عارەکانە دەرنەکەوێت. تۆش لوت بەرزی پێەکەی، تۆ عیب نییە. بۆیە خۆشەویستەکانم ئەم لوتە خوای گەورە کە دایناوە پیسەکان و عیبەکانیشی بۆ شاردویتەوە، عیبی شوێنەکان و ڕژێنی شوێنەکانی تیژێتەوە ناولوت. بۆیە بە وردەکاریە ئەنجا هەیەک لەو خانی مەلاینانە حەودانە مووی پێوەیە، هەر هەمووی هەست وەرەگرێ. وەڵڵی لە شوێنێکایە ئەگەر هەستی پێ بکەن بەس مەگەر خاڵە خۆی بزانێ. دکتۆریش ئاوا کەسی دەکات بە نازۆریش نایبینێ، بەڵام کەی خەیتە ژێر میکرۆسکۆپ بۆ ئەنجا هەستەکەی سبحان الله ئەمە چ عالەمێکە. بە شێوەیەکی ئەو نەور دروست کراوە ئەگەر خوای گەورە بۆی دروست نەکردینایە ئەسڵان مێشکمان بۆی نەئەچوو کە شتێکی ئاوا هەبێ. بۆیە ئەم لوتە خوای گەورە کە بۆی دروست کردویت و بۆنی پێ ئەەکەیت لە ناوەڕاست ئاوا کردوێتی بە دوو قاژەوە بربەستێکی لە بینە داناوە بۆی کە ئەگەر لوتش تووشی شتێ بوو لا کردوتەکەی ترە بمێنێ، هەردوو لی تو ژیرا دەمەوە بتوانی هەناسە بیت بۆ ئەوەی کە ئەو نە پارێزگاری لەم لاشەیە بکات، ئەو نە پارێزگاری لەم ئەندامە بکات، بیهێڵیتەوە هەتاوەکو بۆنت بنێ بە بۆنی پێغەمبەر و سەحابەکانەوە، تاوەکو ئەم بۆنە بمانگەێنێتە بەهەشتانێک کە بۆنەکەی ڕۆژەڕۆیەک نییە، بگرە 70 دانە ساڕێیەکا و لەوێش ئەو کاتە سەرمان بۆنمان پڕ ئەبێ لە بۆن و بەرامی بەهشت بە پشتیوانی پەروەردگار. ئێمە و خۆشەویستان و هەموو ئەوانی کە بەجیان هێشتوین. وەسەلام عەلەیکم وەڕەحمەت اللهی وبەرەکاتوه. کامێرەی سیارەکەت حاسەی سیارەکە و زۆرە بۆ دابنێن ئەڵێ مواسەفاتە 20 حاسی تیا 20,000 تیا 50,000 تیا. تۆزانیت بەس خانە هەستەوەرەکان لەژێر پێستا 3 ملیۆن دانەیە.